وەزارەتی پەروەردە و بەشێک لە بەرپرسانی وەزارەتە هەوڵەکانیان بە ئاشکرا و بەنهێنی بەردەوامە بۆ شکاندنی بایکۆتی مامۆستایان لە سلێمانی و گەڕانەوەیان بۆ ناو هۆڵەکانی خوێندن. ئەنجومەنی ناڕەزایی مامۆستایانیش پەنابردن بۆ لایەنە سیاسیەکان دەکاتە بەرنامەی کاریان و دەڵێن بایکۆت بەردەوامە. کۆچی خوێندکاران بە مەبەستی دوانەکەوتن لە خوێندنی ئەمساڵ لە سنووری ئازادی ڕادەربڕینی مامۆستایانەوە بۆ سنووری کپکراوی دەنگی ناڕەزایی مامۆستایان وەک حاڵەت کراوەتە فشارێک بۆ کۆتایی هێنان بە مانگرتن و بایکۆتی هۆڵەکانی خوێندن. لەو قەناعەتین کە حیزب هەموو شتێکە لە وڵاتە بووە هەر لەم هەفتەیەوە ئێمە پەیوەندیەکانمان و بەردەوامە بین لە فشارەکانمان ئەمجارە بۆ سەر حیزبەکان و سەردانی سەرجەم حیزبەکانەکەین و ئینشاءڵڵا لە ئایندێکی زۆر نزیکدا ڕوئیای حیزبەکانیش بۆ ڕای گشتی بڵاوەکەینەوە لەسەر بایکۆت. ئەوەی کە باسەکرێ کۆچیتە لە بە لە سنووری زۆنی ئەملا بۆ ئەولا ئەوە پێمان وایە هەروەکو وایە شایعەیەک بێت بۆەوەی دەسەڵات بەکاری بێنێت کە گوایە تەلەبەکان کۆچەکەن و ئەسن لەولا دەوام هەیە بەڵام لە ڕاستی ئەگەر حەزەکەم خوێندکارەکان بەڕاستی ئەوە بزانن بە هیچ شێوازێک لەولاش دەوامێکی وانە چونکە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ هەولێر لەگەڵ دوو لە شارەکانی کە یەکێتی مامۆستایانی کوردستان لە پێش ئەنجومەنی ناڕەزایی مامۆستایانەوە بە فەرمی بایکۆتی هۆڵەکانی خوێندنی ڕاگەیاند بەڵام زۆر جار بەهۆی پابەندی بە بڕیارەکانی حیزبەوە زۆرێک لە مامۆستایان لێیان ناڕازین. جێگری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایان ئەژمار نەکردنی ساڵێکی خوێندنی پێ باشترە لە گەڕانەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندن و دروستبوونی دەیان کێشەی کۆمەڵایەتی و پەروەردەیی. ئێمە پێمان وایە ئەگەر بەردەوام بێ بایکۆ لەوانەیە زەرەدێکی سەرتاسەی لە پارێزگای سلێمانی ئەگەر خوانە خواستە ڕوبەڕووی ئەوە بینەوە ئەوەیش ئەوەیە مەترسیەکەوێتە سەر ئەم ساڵی خوێندن کە ئەمەلی پەرپرسیارنین بەڵام لەگەڵکردنەوەی بەم بارودۆخی ئێستا بەم زروفە دارایی ئێستا بەم قەیرانە دارایی کە ئێستا هەیە دایا کێشە ڕوبەڕووی پەروەردە بێتەوە دایا کێشە ڕوبەڕووی کە سوکاری قوتابیەکان دەبێتەوە دایا کێشە ڕوبەڕووی قوتابیە بێتەوە. یعنی ئێمە لە کۆتاییەکانی ساڵی پارتە جوبەمان هەیە لەگەڵ مامۆستانی بەڕێز قسەمان کردووە کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێ کێشەی کۆمەڵە کێشە دروست دەبێ کە ئێمە پێمان وایە ئەم کێشانە زۆر قورستر دەبن لەوەی کە چارەنووسی خوێندنی ساڵێکی قوتابی بکرێتە مەترسیەوە. ئەژمار نەکردنی پرۆسەی خوێندنی ئەمساڵ لە سلێمانی ئەگەرچی نزیک بووەتەوە لە پرینسیپە نێودەوڵەتیەکان فشارەکانیش بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە چوارچێوەی ڕێککەوتن و بەرژەوەندی حیزبیەکاندایە. بۆیە لای زۆرێک لە مامۆستایانی ناڕازی بایکۆت هێشتا بە تاکە ڕێگا دەزانرێت بۆ گەیشتن بە خواستەکانیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.